هێوی دەرسڵاوتان لێبێ دروشمی هاونیشتیمانیانی کورد لێرە لە قامیشلۆ ئەوەیە کە کوردستان یەکە و لێرە سوپاسی هەر چوار پارچەی کوردستان دەکرێ باشوور باکوور ڕۆژئاوا سوپاسی هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم جیهانە کە پشگیری ڕۆژئاوای کردووە و سوپاسی ڕوودا و کراوە بە تایبەت بۆ ئەو هاوکاری کۆمەکەی ئەو کەمپینەی کە ڕایگەیان بۆ پشگیری لە ڕۆژئاوا من دەست بە لای خۆیان کاک شەمدین نەبی یەکێک لە ڕێکخەران چالاکوانان هەڵبەتەم کۆمبوونەیان ساز کردووە کاک شەمدین پەیامێوە چییە لەم کۆمبوونە دەتانەوێت چ بێژێت هذا پەیامێ مەهەنە دنومەیە مەهەنە دری سالا ئەم دەرا زوابی ببوورە یەک ژێ سپاسی گەرم بۆ جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی و هەر چار پارچەی کوردستانê و ڕاگەاندن ڕوودا و کوردستان 24 و هەمی ڕاگەاندن بە تەبایێ پارچەی کوردستانê بە ریسالا دودووە ئەم کورد خۆت یەک مەشروعێک نەتەوەی کوردینە ئەم داوە مافێ خۆی نەتەویت کورد ji ber vê yekê em îro dibakin bi dengekî bilind bera Kongrêsê Amerîkî biryara got wê bide ji bo mafê Kurda pîroz bê bide Cihad Ewropî hemû dinyayê em dawa mafê xwe destûrî dikin di Sûriyeyê de em dawa heqê xwe dikin di destûrê de em ser pelikê spî emza nakin pelikê spî nijmere nepîrozin em dawa destûra Sûrî dikin Sûriyak navendî و mafê min têre çareserkirî be wek Kurdek wek miletekê li ser xaka xwe dijî li Rojavayê Kurdistanê lê em ji bîr nekin spasiya germ ji bo Serok Mesûd Berzanî yek û hişt ev şer bisekine û piştme masekine spas بەڵێ هێویدار ئەمە یەکێک بوو لە ڕێکخەران لێرە ژن پیا و گەورە و بچووک لێرن لێرن دەست بە لای ئەم کچە سڵاو لێبێ چۆنی ئەو دوریشمەی تۆ بەرزت کردێ چیە خۆت گەڵێ مژێر دێنایە ئەم هەموو کوردیەکن و خوینامە کوردایەکە دەستپێکێدا ئەم سپاسیە سەرۆکی کووردا سەرۆک مەسعود بەرزانی دکن ئەم سپاسیە باکوور باشوور ڕۆژئاوا ڕۆژهێلات ئەم سپاسیە چ کەسێ کووردا گواری مەکرد ئەم سپاسیە وا دکن سپاس سپاست دەکەم دەست خۆش ژنانیش لێرن بە جلک و بەرگی کوردیەوە هەموو هاتوون ئێوە چ دەبێژن تۆ کوشتنەکەی کورد لێرەی بۆ مافێ کورد حقوقی کورد چ دەبێژی پەیاماتە چییە؟ پەیاما ما ئیرۆ ئەم داکەتنە کۆلانە ji bo got mafê Kurda cî bibe li hikûmeta Şamê ji bo got destûrek seraserî Sûriyê got hemû millet tevlî bin em jî wek Kurd got ev destûr me biparêze wek hiqûqê me wek mafê me wek ji bilîolojiya em dixwazin divê sekna xwe jî spasiya serok bikin کارێکتان هەیە بۆ کۆبانێ ئەم ji bo Kubanê jî sekname jî ji bo Kubanê jî taybet yek Kubanê jî divê sekinê heye em dixwazin yani bejdarbûna me ana got em ana bibihîzin got Kubanê ji vê hîsarê derketiye û ji vê astengiyê derketiye spas ji bo تۆش وتت وەرە لام قسە دەکەم پەیامم هەیە زۆر سپاس بۆ کەناڵێوە زۆر سپاس بۆ کەناڵێوە زۆر سپاس بۆ سەرۆک مەسعود بەرزانی بۆ حەزمان لێیە بۆ کۆبانێ دۆرپێکی بکەنەوە بۆ خوینا کورد ڕاوەستە بۆ خەڵکێمە بپارێزن زۆر سپاسی بۆوە حەزمان لێیە مافێ کووردا بپارێزن زۆر سپاس دەستێتە خۆش منداڵانیش لێرن تۆکو منداڵێک چ بۆ کورد داخوازی دەکەیت هەر بژی کورد و کوردستان هەر بژی مەسعود بەرزانی زۆر سپاس سحەت خۆش هێویدار ئەوەی لێرەیە هەمووی پەیامی تایبەتی هەیە بۆ سەرۆک بارزانی و سپاسی باشوور ڕۆژهەڵات ڕۆژ باکووری کوردستان دەکەن و هەر کوردێک لە هەر شوێنێک بێ لێرە هاونیشتیمانیان لە سەنتەری قامیشلۆ کۆبوونەتەوە بۆی سوپاسی هەموو کوردێک بکەن و لێرە داوا دەکەن مافی کورد وە کورد وەکو پێکاتەیەکی ڕەسەنی سووریا لە دەستور جێگەی بکرێتەوە دانی پێدا بندرێ و دام بە زمانی کوردی بە کللتور و نازنامەی کورد لە دەستوری داهاتی سووریا جێگەی بکرێتەوە و نابێ
ئەوەی کە داواکاری سەرشیوانەوەی نابێ ئەو ڕێڤەبەریەی کە هەیە دەستی لێ بدرێ ئەوان داوا دەکەن ڕێڤەبەری خۆسەر بمێنێ کورد خۆی بەڕێوە ببات مافی پارێزراو بێ و ئەوەی کە هەشە لێرە سوپاسە بۆ هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم جیهانە وەک گوتیشم سوپاسی تایبەتی تۆڕی میدیای ڕووداوکرا بۆ ئەو کەمپینەی کە ڕایگەیان و هاوکاریەکان گەیشتا ڕۆژئاوای کوردستان ئیدی لێرە گەورە و بچووک ژن و پیاو لێرەن بۆ ئەوەی سوپاسی کورد بکەن لە شوێنێکی ئەم جیهانە ڕۆژانە ئەم سالاکیانە هەیە بۆ سوپاسی کوردان و داواکردنی مافەکانی کورد لە دەستوری داهاتووی سووریا.